شێک لەو حەقانەی کە کچ هەیەی بەسەر باوکەوە جگە لەوانەی ترکە باسمان کرد بریتە لەوەی کە ناتوانێت بەبێ پرسی خۆی بەشووی بدە بە هیچ شێوەیە ناتوانێت بەبێ پرسی خۆی بەشووی بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ لا تنكح المرأة الثيبة حتى تستأمر ولا البكر حتى تستأذن وإذنها سكوتها. أفرمي آفرتك كبيشتر زواجي كردبه نابێ بەبێ ئەمری خۆی بەشوو بدرێ. ینی کەس بۆی نییە خوشکێکی هەبێ بێوەژن بێ یاخود کچێکی هەبێ بێوەژن بێ بە زۆر بیا بەشوو بەدڵی خۆی نەبێ بۆ نییە بێ بەشوو. باشە پاشانە فەرمێ و ئافرەتی کچیش بکر یعنی کچ زەواجی نەکردووە پێشتر ئەمیش بە هەمان شێوە بۆت نییە بێ بەشوو هەتا پرس بەخۆی نەکەی ئیزن لە خۆی وەرنەگری. لێ پرسنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بزانین کە ئیزنمان ئەدا بیدەین بەشوو فەرمووی ئەگەر بێدەنگ بوو ئەوە ڕازیە خۆگەر ناڕازی بێ وەڵا هاوارەکە وەڵا نایکەم باوکە بەس بێدەنگ بوو تی خۆتە زانی باوکە گیان ئەوە ڕازیە. جا باوکی وا هەیە تێ ناگالەوە جفرەیە کچم من چوو زانم خۆتە زانی ئێ بەبە تەواو ئیزنی یای ئیزنی دای باوکە خۆتە زانی بڕۆ تەواو ئیزنی یای ئەم دەی پێی بم دەپێی نام دەی پێی مەم دەپێی ئیزنی دای بەڵام کە جێ باوکە تێ ناگا شەڕێنێتەوە جاری وا هەیە و زاوەکەش ئیزنەیە و لە کچەکە شیەکە وێ بێدەنگ بوونی ڕەزامەندیەتی ئەگەر هەر جوابی نەدایەوە بەجێ بێڵە تەواو ئەوە ڕازی بووە. ئەگەر جوابیشی دایەوە وتی باوکە خۆتە زانی ئیترۆ تۆ ناچارە کردووە هەر قسەیەکی پێ بکەی بەڵام لە ڕووی نایە ئەو قسەیەکە ئەڵە خۆتە زانی. ئەگەر بشێ شوونەکە ئەڵە وەڵا باوکە گیان شووی پێ ناکە ئەیتر تۆ مەچۆ بە دوایە لەوە زیاتر بۆیە بۆت نییە بە زۆر ئافرەت بێی بەشوو لە شەریعەتی ئیسلامە.